دژی نەبوونی هەلی کار و داخستنی دەیان کارگە لە عێراق و کەرکووک. سەندیکای کرێکارانی عێراق ئەمڕۆ لە زۆربەی شارەکانی عێراق خۆپیشاندان و ناڕەزایان دەربڕی و داوای دامەزراندن و هەلی کار بۆ کرێکاران دەکەن. لە شاری کەرکووک لە بەردەم بینای پارێزگای کەرکووک چەندین کرێکار هاوشان لەگەڵ سەندیکای کرێکارانی عێراق ناڕەزاییان دەربڕی و داوا دەکەن حکوومەتی عێراق چاوێک بە دۆخی ژیان و گوزەرانی ئەو کەسانە بگێڕێت کە ئێستا بێ ئیش و کارن. گربوونەوەمان ئەوەیە کە داواکارین کارگەر لەم شارە بکرێتەوە کە دایان خستەوە داواکارین کارگاکان بکرێت. ئێمە وەکو خۆمان من ئافرەتێکی بەرگدورم کارگا و شتیان داخستەوە ئێستا ئیشمان ڕاگیراوە. بەڵێ هەمومان ئێستا بێ ئیش و بێکاری بەڵام ئەگەر کارگاکانمان بۆ بکەنەوە گەڕین و سەر کارەکان. وەکو ڕێکراوەکان لەسەر داواکاری جدی سەندیکای کرێکارانی عێراق لەقی کەرکووک داوامان لێکرا پشتگیریکەن لەبەر ئەوەی خۆ دەزانێت چی ناوخۆنەوە ناوەسێتن پشتیوانی بۆ کرێکاری کەرکووک و لەگەر لەسەر داواکاری پارێزەکانی تر دەستیان بە خۆپیشان نەکرد خۆپیشانێکی ئاشتی. ئێمە ژۆکە پشتیوانەیە بۆ خەڵکی کەرکووک خۆزای خەڵکی کەرکووک کرێکاری زۆرە خەڵکی بیانی دێ ئیشاکاتن ئەواتین کرێکاری خۆمان ناوشاریشکە پشتیوانی بکە خەڵکانی زۆرەیە عەقدن لە دایرەکان تر داوام نابنە ڕسمی چەند ساڵێکە وەتەزانی سەر ناو کەرکووکە بگەڕێ لە دایرەکان تر خەڵکی زۆر تەعین نەبووە هەمووی عەقد بوونە دە 12 ساڵە. ئێمە هەدەفەکەمان ئەوەیە پشتیوانی خەڵکی کرێکاری فەقیر بکەن. هاوکات بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانی کرێکاران و سەندیکاکانی کرێکاران داوا دەکەن هەرچی زووە حکوومەتی عێراق هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ نەهێشتنی بێکاری و ڕەخساندنی هەلی کار بۆ کرێکاران. کردنەوەکەمان بۆ ئەوەیە کە زۆری خەکان کرێکاران بێکارە زیاد لە 42,000 کرێکار لەم شارێ هەیە زیاد لە نیوەی بێکار ڕاوەستاون کارگەی بەرگدورمانە ئیش ناکات چەند کارگەمە لەم شاری ئیش ناکات لە هەمووی عێراقە. ئێمە سەندیکای کرێکاران لە عێراق وەکو سەندیکای کرێکاران لە شاری کەرکووک بوونەوەیەکمان کرۆ داوا لە حکومەتی ناوەند دەکەین ئەو کارگەرەمان بۆ بکەنەوە ئیش. خەڵکی زۆر بێکارە دوای خەڵکی بێکاریشتی کەی بەدواوا بێ. داواکاریمان ئەو کارگانەی کە لە 2003 بەدوا داخراوە داواکاریمانەوەیە کە بکرێتەوە لەبەرەوەی کرێکاری زۆرمان بێئیش و کارە. لەم شارە زیاتر لە 42,000 کرێکارمان هەیە نیوەی زیاتری کاری نییە. ئەگەر ئەوانە بکرێتەوە هیچ نەبێت ڕوبعێکی نیوێەوە ئەکەونە کارەوە. داواکاریمانیشەوەیە کرێکارێک ئەو کرێکارانی کە ناویان نەنووسیوە بۆ زەمانی اجتماعی ناویان تەزویر بکەن لەبەرەوەی زامنێکە بۆ مستەقبەلی خۆیان. بەڵێ سێ کارگەمانەیە لە کەرکووک ئەوەی کە دیارە لە ناو شاری کەرکووکە کارگەی غەزل و نەسیجمانەیە کارگەی بیبسی کۆلاوەی ڕەحیماوە کارگەی مەعمەل کاشیمانەیە. ئێمە خۆمان وەکو کرێکاران سەهممان لەو مەعمەلایە تا ئێستا داخراوە لەبەرەوەی داعمی حکومی نییە داعم نەکراوە. بەهۆی نەبوونی هەلی کار و لە کارکەوتنی زیاتر لە 350 کارگە لە عێراق و کەرکووک بە سەدان کرێکار ئێستا بێکارن هەر بۆیە ناڕەزایی دەردەبڕن و داوا دەکەن حکومەت بە جدی کار لەسەر بەگەڕخستنەوەی ئەو کارگانە بکات تا بتوانن لەو شوێنانە هەلی کاریان بۆ بڕەخسێنرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.